يعني راستيك هي دەبێت بیزانین کە پەکەکە وەکو بزوتنەوەیەکی فکری کۆلتوری کۆمەڵایەتی لە دەرەوەی سیستەمی باڵادەستی جیهان لە دەرەوەی سیستەمی دەوڵەتنەتەوە و لە بەرامبەر سیستەمی باڵادەستی جیهان و لە بەرامبەر سیستەمی دەوڵەتنەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەدایک بووە. سیستەمێکە لە دەرەوەی بزوتنەوەیەکە لە دەرەوەی سیستەمی دەوڵەتنەتەوە مۆدرنیتەی سەرمایه‌داری لەدایک بووە. بۆیە هەر لە سەرەتاوە ئەم بزوتنەوەیە وەکو بزوتنەوەیەکی مەترسیدار ترسناک لەلایەن دەوڵەتنەتەوەکانیشەوە لەلایەن سیستەمی باڵادەستی جیهانیشەوە بە تایبەتی ئەمریکا و هەندێک دەوڵەتی ئەوروپا بەم شێوەیە بینراوە. بۆیە هەر لە سەرەتاوە دژایەتیان کردووە. یعنی هەم دەوڵەتنەتەوەکان هەوڵیان داوە ئەم بزوتنەوەی بنکۆڵکەن و لاوازیکەن و وابەستە بە خۆیانی بکەن. هەمیش سیستەمی دەوڵەتانی سیستەمی جیهانی هەوڵیان داوە ئەم بزوتنەوەیە هەر لە منداڵدانی و لە ناو بێشکەدا لە کۆتایی پێبێنن عینی بکەن. ئەمە هەموو بەڵگەکان لەبەر چاون. بەڵام بۆچی نەیانتوانی؟ ئەمە خاڵێکی زۆر گرنگە. چونکو پەکەکە ڕێبەر ئاپۆ ئەم بزوتنەوەیە کە دەرکەوت خۆی بە هیچ بنەما و ڕوکنێکی ئەو سیستەمە باڵادەست و دەوڵەتنەتەوەیە نەبەستەوە. فکرەیەکی نوێ سیستەمێکی نوێ پارادیگمایەکی نوێی بەرامهێنا. لە هەمووی گرنگتر ئەم بزوتنەوەیە ڕەگ و ڕیشەیەکی قوڵی مێژووی هەیە. ڕەگ و ڕیشەیەکی قوڵی مێژووی هەیە. سەرچاوەی خۆی لە قوڵایی مێژوودا وەردەگرێت. لەبەرەوە ئەمڕۆیەکی بەهێز و بەهایبەت و بەشکۆی هەیە. خاڵی یەکەم ئەمەیە. خاڵی دووەم بەڕای من پەکەکە ڕێبەر ئاپۆ گەلی کورد پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوانیاندا هەیە. یعنی ڕێبەر ئاپۆ پەکەکە گەلی کورد ئەم پەیوەندیە سێینەیە لە نێوان ڕێبەر ئاپۆ و پەکەکە و کووردا نهێنی سەرکەوتن و بەرخودانی خودی بزوتنەوەی ئاپۆییە. بۆچی زۆر هەوڵیاندا پەکەکە لە ڕێبەر ئاپۆ دوور بخەنەوە، ڕێبەر ئاپۆ لە پەکەکە و گەلی کورد دوورخەنەوە، گەلی کورد لە پەکەکە و ڕێبەر ئاپۆ دوورخەنەوە. بەڵام دوای 50 ساڵ ئەمڕۆ بەهێزترین و تۆکمەترین پەیوەندی لە نێوان ڕێبەر ئاپۆ و پەکەکە و گەلی کورددا هەیە. لەبەرەوە مەسەڵەن ئەو هەموو پیلانگێریان بۆ لە ناوبردنی ڕێبەر ئاپۆ، بۆ دەستگیرکردنی ڕێبەر ئاپۆ، بۆ زیندانیکردنی ڕێبەر ئاپۆ، بۆ گەوشەگیرکردنی ڕێبەر ئاپۆ، هەموو بۆ بوو. هەموو ئەو ڕەوتە تەسفیەگەریانەی کە لە ناو پەکەکەدا دەرکەوتن بۆی پەکەکە لە ڕاستەڕێی خۆی دەرخەن. هەموو ئەو هێرش و کۆمەڵکوژیانەی کە لەسەر گەلی کووردا بوو بۆی گەلی کورد پەشیمان بکەنەوە لەوەی کە لەگەڵ پەکەکە لە تێکۆشاندایە. لەبەرەوە ینی فشارەکان بۆ هەر سێ برنجەمسەری ئەو بزوتنەوەی بووکە ڕێبەر ئاپۆ و پەکەکە و گەلی کووردا. یعنی چەندین پیلانگەری بۆ لە ناوبردنی ڕێبەر ئاپۆ بەرەوەچوو. وانە چەندین هەوڵی پارچەکردن و لە ناوبردنی پەکەکە هەیە. چەندین کۆمەڵکوژی لە بەرامبەر گەلی کووردا لە هەر شوێ بەشی کوردستاندا کرا. بەڵام نەیانتوانی ئەم پەیوەندیە دیالکتیکە، چونکە ئەم پەیوەندیە دیالکتیکە لە بنچینەدا پەیوەندیەکی ڕۆحیە، پەیوەندیەکی فکریە، پەیوەندیەکی ڕێخستنیە، پەیوەندیەکی ژیانیە. یعنی چارەنووسی ئەم سەیە بەیەکەوە بەندە. گەلی کورد بە پەکەکەوە، پەکەکەوە بە ڕێبەر ئاپۆ، ڕێبەر ئاپۆ بە پەکەکەوە بە گەلی کوردەوە. لەبەرەوە ناتوانرێ هیچ پیلانگێریەک، هیچ عینێک ناتوانێت لە بەرامبەر ئەم پەیوەندی دیالکتیکە سەرکەوێت. زۆرترین هێرش و پیلانگێریش لە بەرامبەر خیانەتکاران و هێڵی خیانەتدا لە باکوور، لە باشوور، لە ڕۆژهەڵات، لە هەر چواربەشی کوردستاندا لە دەرەوەدا ئەم هێرش و پیلانگێریانە لە بەرامبەر ئەم بزوتنەوەیە، لە بەرامبەر ئەم سێجەمسەری ئەم بزوتنەوەیە بەڕێوە چووە. بەڵام نەیانتوانی وەسەرکەون. بۆ تەماشاکە ئەمڕۆ هێڵی خیانەت لە تەنگاتاوترین دۆخی خۆیدا، لە خراپترین قۆناغی خۆیدایە. ڕاستە لە باشووری کوردستاندا بە بزنس بووە، خۆی بەدام و دەستگا کردووە، ڕاستەوخۆ لەلایەن گلادیەوە بەڕێوە ئەچێ. بەڵام حەقیقەتێک هەیە کە ئەمڕۆ هێڵی خیانەت
ئەو ڕوتی خیانەتکاری لە ئاسی کوردستاندا لە لاواسرین دۆخی خۆیدایە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ هوشیاری و ڕێخسبوونی گەل، بۆ بەهێزبوونی پەکەکە، بۆ سەرکەوتنی پارادیگمای ڕێبەر ئاپۆ. لەبەرەوە ئەم حەقەتە ئەمڕۆ دەبیندرێ. چەندە هێرشەکان گەورە بن ئەوەندە پەکەکە گەورەتر و بەهێزتر و تۆکمەتر دەبێت. خۆی نەک هەر ترس، فۆبیایەکی گەورە لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ هەیە. لە بەرامبەر پەکەکە لە بەرامبەر گەلی کورد ئێستا لە ئاسی دنیادا فۆبیایەکی زۆر گەورە هەیە. ئەم فۆبیایە وەکو دەردێک، وەکو گرفتارێک، وەکو گرفتێک، وەکو پەتایەک سیستەمی جیهانی گرتوتەوە، دەوڵەت نەتەوەکانی گرتوتەوە، هێز و ڕەوتە خیانەتکارەکانی گرتوتەوە، تووشی پەتای پەکەکە بوونە، تووشی پەتای تووشی فۆبیایەک بوونە کە فۆبیای ئۆجەلانە. گەلێک نووسەری قەڵەمفرۆش و وابەستە بەملا و بەولا بەردەوام هێرشەکەنە سەر پەکەکە، سەر ڕێبەر ئاپۆ، سەر گەلی کورد. هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوەیە کە ڕێبەر ئاپۆ خاوەنی سیستەمێکی فکریە، منزومەیەکی فکری هەیە، منزومەیەکی فەلسەفی هەیە، سیستەمێکی فکری هەیە. بۆیە لە ڕێگەی چارچوبەی ئەم سیستەمە فکریەوە ئەلتەرناتیڤێکی بۆ سیستەمی باڵەدەستی جیهان و ئەلتەرناتیڤێکی بۆ سیستەمی دەوڵەت نەتەوە، ئەلتەرناتیڤێکی بۆ ڕەوتە خیانەتکارەکان و وابەستەکان پێش خستووە، بنیادی ناوە کۆمەلگای کوردی، تاکی کوردی لەسەر بنەمای ئەو ئەلتەرناتیڤە پێش خستووە. یعنی پەکەکە هەر تەنیا هێزێکی ئۆپۆزیسیۆن نییە، پەکەکە هێزی ئۆپۆزیسیۆن نییە بەتەنیا، بەڵکو لە بنچینەدا پەکەکە هێزێکی ئەلتەرناتیڤە. ئەلتەرناتیڤ و ئۆپۆزیسیۆن تەواو لێک جیاوازن. ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە تۆ لە ناو دەسەڵاتدا بچیتە دەسەڵات، بەڵام پەکەکە ڕێبەر ئاپۆ هێزێکی ئەلتەرناتیڤە. جیاوازی پەکەکە لەگەڵ هەموو ڕەوتە کلاسیکەکانی تر، لەگەڵ هەموو ڕەوتە سیاسی و ئایدۆلۆژیەکانی دنیا ئەوەیە کە پەکەکە خاوەنی ئەلتەرناتیڤە. سیستەمێکی ئەلتەرناتیڤی فکری هەیە، سیستەمێکی ئەلتەرناتیڤی کۆمەڵایەتی کلتوری هەیە و جیهانبینیەکی جیاوازی هەیە، پارادایمێکی جیاوازی هەیە. لەسەر ئەم بنەمایەش هینە لەبەرەوە چەمکەکانی مۆدرنیتەی دیموکراتی، کۆمەلگای دیموکراتی، نەتەوەی دیموکراتی، کۆماری دیموکراتی، تاکی دیموکرات، خێزانی دیموکرات، کۆمەلگەیەکی ژینگە پارێز، کۆمەلگەیەکی ئەخلاقی سیاسی، کۆمەلگەیەکی هەرەوەسکاری کۆمیناڵی، هەموو ئەمانە پێمان دەڵێت کە سیستەمێکی فکری هەیە. هۆکاری ئەم ترسیان لە بەرامبەر پەکەکە و ڕێبەر ئاپۆ چییە؟ لە ڕاستیدا بە زۆر بەڕوونی باسی بکەین. ئەوەیە کە لە شەڕیان لە بەرامبەر پەکەکە، لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ سەر نەکەوتونە، شکستی هێنا، بۆیە ئەترسن. پەکەکە ڕێبەر ئاپۆ شەڕی چەمکەکانی پێشخستووە، شەڕی چەمکەکان لە بەرامبەر مۆدرنیتەی سەرمایەداریدا مۆدرنیتەی دیموکراتی پێش خستووە، لە بەرامبەر دەوڵەت نەتەوە نەتەوەی دیموکراتی پێش خستووە، لە بەرامبەر کۆمەلگایەکی کۆیلا، کۆمەلگایەکی ئازاد، کۆمەلگایەکی دیموکراتی پێش خستووە، لە بەرامبەر سیستەمی وێرانکردنی ژینگە، کۆمەلگایەکی ژینگە پێش خستووە، لە بەرامبەر تاکێکی کۆیلەکرا و وابەستەکرا و بە ماکینەکرا و تاکێکی ئازاد، تاکێکی خاوەن ئیرادەی پێش خستووە، لە بەرامبەر سیستەمێکی کە ژنی تێدا کۆیلەکراوە، قڕەکرێ، ژنێکی ئازاد، خاوەن ناسنامە و خاوەن ڕێخستنی خۆی پێش خستووە. لەبەرەوە شەڕەکە شەڕی نێوان دوو سیستەمە، سیستەمێکی ئازاد، سیستەمێکی کۆیلە، سیستەمێکی داگیرکەر، سیستەمێکی وڵات پارێز. لەبەرەوە تا ئەم دقەیە نهێنی ئەم سەرنەکەوتنی ئەو سیستەما ئەو دەوڵەت نەتەوە ڕەوتی خیانەت ئەوەیە کە نەتوانیوە لەم شەڕی چەمکانەدا لە بەرامبەر ئەم سیستەمی کە ڕێبەر ئاپۆ پەکەکە پێشیان خستووە، گەلی کورتایە بۆتە خاوەن سیستەمێکی فکری کۆمەڵایەتی کلتوری نوێ، خۆی مۆدرنیزە کردووە، لە بەرامبەر ئەوە ناتوانیوە سەر بکەون. لەبەرەوە بە قەناتی من ینی ئەمڕۆ هۆکارێک لە هۆکارەکانی گێژاوە گەورەکانی سیستەمی سەرمایە جیهانی، هۆکارێک ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شکستی هێنا، زۆر بە تایبەتیش لە بەرامبەر پەکەکە و ڕێبەر ئاپۆ شکستی هێنا. ئەو گۆشە گیریەی کە ئێستا لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ پەیڕەو دەکرێت، نەک هەر گۆشە گیریەکە، خودی سیستەمی ئیمرالی، خودی سیستەمی زیندانی ئیمرالی سیستەمێکی ناتۆییە، سیستەمی سەرمایەداریە، دەوڵەتی تورک تەنیا پۆلیسێکە لەوێ،
تەنیا پۆلیسێکە حرەسی ئەو سیستەمەیە ئەگەر نا خودی سیستەمی ئیمرالی لە بەرامبەر ئەوەیە ئێستا هەوڵەدەن چی بکەن هەوڵەدەن لە ڕێگەی گۆشەگیرکردنەوە گۆشەگیری لە ناو گۆشەگیرکردن دابڕاندنی ڕێبەر ئاپۆ لە ڕووی زانیاری و معلومات و پەیوەندی لەگەڵ کۆمەلگای دەرەوە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ کۆمەلگاکە خۆی لەگەڵ پەکەکە دەیانوێت لە ڕێگەی ئەمەوە ڕێبەر ئاپۆ بێکاریگەر بکەن بەمەش پەکەکە بێکاریگەرکەن لە ڕێگەی بێکاریگەرکردنی پەکەکەشەوە گەلی کورد بێکاریگەرکەن بەڵام ڕێبەر ئاپۆ شەڕەکەی بردوۆتەوە پێشەوە شەڕەکە دەست پێ بکە شەڕی پێش شەڕ قازانج کردووە لە چیدا لەوەی کە گەلی کورد پەکەکەی کردە خاوەن پارادیگمایەکی نوێ فکرەیەکی نوێ سیستەمێکی نوێ لەبەرەوە ڕێبەر ئاپۆ توانیوێتی ئێستا فکر فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ڕۆحی ڕێبەر ئاپۆ لە ناو خودی تاکی ئازادی کوردە لە ناو پەکەکەدا زۆر بە ئیرادە و بەهێزەوە لە پێشکەوتندایە بە نمونەی بە زۆر بەرچاویش یعنی لە شۆرشی ژنجیان ئازادی گەلانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆر بەڕووین دەبینی یعنی پەکەکە ڕێبەر ئاپۆ ئێستا لە هەموو شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبزوێ وەکو جیوەیەک دەبزوێ لە هەموو شوێنێکە هەیە لە ئاسی دنیادا ئەمڕۆ گەلێک لێکۆڵینەوە توێژینەوە لەسەرەوە دەکەن یعنی باشترین ڕێگە بەوەی کە دەوڵەت نەتەوەکان ڕەوتی خیانەتکاری سیستەمی جیهانی لەو فۆبیایان ڕزگار بن یەک شتە دان بە هەبوونی ڕێبەر ئاپۆ پەکەکە گەلی کووردا بنین دان بەو پارادیگمایە بنێن ئەم حقەتی ئەم پارادیگمایە بناسن حقەتی ئەم سیستەمە فکری ئالتەرناتیڤی پەکەکە بناسن ئەمە بەما ئەتوانن فۆبیاکەیان خۆیان لە فۆبیا ڕزگار کرد ئەگەر نا ئەم فۆبیای ئایان کوژێ ئەو پەیوەندیە سینەیە کە باسم کرد ینی پەیوەندی نێوان پەکەکە ڕێبەر ئاپۆ گەلی کورد ئێستا ئەم پەیوەندیە سینەیە هەندێک فراوانتر بووە بە پەیوەندیەکی چوارینە بووەتە بە ڕێبەر ئاپۆ پەکەکە گەلی کورد گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم پەیوەندیە فراوانتر بووە تەنانەت مرۆڤ دەتوانێت بڕێ لە ئاستی جیهانیشدا ئەم پەیوەندیە دیالکتیکیە پەیوەندێکی پێنجینەیشی دروست کردووە کە گەلانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژنانی جیهانن بزوتنەوە چەپ و ئازادی خواز و ئەنارکیستەکانی دنیا ئەمڕۆ سەرچاوەی مۆڕاڵ و هێزی خۆیان لە پەکەکە وەردەگرن ئەمە ڕاستیەکە مرۆڤ دەیبینێ هەڵبەتە کوردستان کە نزیک بە 15-20 ساڵ بە لە ئێستا ناوەندی ژیاری مرۆڤایەتی بووە کۆمەلگا بوون ئینسان بوون زمان کولتور گوند ئاواکردن کشت و کاڵ ئاژەڵداری ماڵداری لەم کوردستانەدا لەم میزۆپۆتامیادا سەری هەڵداوە ئەمڕۆ جارێکتر دوای هەزاران ساڵ جارێکتر کورد کۆمەلگای کوردی جوگرافیای کوردستان بووە بە ناوەندی شۆڕشێکی ڕۆشنگەری هین تاوان خاڵێکی زۆر گرنگە پێویستە بیزانین ئەم ڕاستیە کەس نکۆڵی لێ ناکات کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان پێویستیان بە شۆڕشێکی ڕێنیسانسەیە پێویستیان بە شۆڕشێکی زهنی ویژدانی ئەخلاقی هەیە ئەمە کەس ئەو ناکە بەڵام کێ دەیکا چۆن دەکرێت پەکەکە وەڵامی بۆ ئەمە هەیە ئەمڕۆ پەکەکە گەلی کورد پارادیگمای ڕێبەر ئاپۆ توانیویانە زەمینەیەکی گەورەی ئەم شۆڕشە بەرپاکەن ئەم شۆڕشە بەرپا بووە بەڵام هێدێدی ڕۆژ بە ڕۆژ دەتوانین کاریگەری و دەستکەوتەکانی ئەم شۆڕشە ببینین یعنی ئەمڕۆ بێکۆ ژیانی ئازادانەی گەلان بێکۆ ژیانی ئاشتیانەی گەلان بێکۆ ژیانی دیموکراتیانەی گەلان ئەمڕۆ هێدێری وەکو ئەلتەرناتیڤێک لە بەرامبەر ئەو دەماگیریە نەتەوەی و مەزهەبی و دینی و عەشایری و قەبایلی کە هەیە لە بەرامبەر ئەوەدا ئەلتەرناتیڤێکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە ینی گەلی کورد ئەمڕۆ ڕاستیش بۆتە داینەمۆی ئەم شۆڕشی زێنی و سیاسی و فکری و کۆمەڵایەتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە یعنی پێویستە مرۆڤ ئەم ڕاستیە ببینێ ینی تەنیا لە ڕوانگەیەکی بەرتەسک تەنیا ئەمە دۆخی باشوور ببین دەڵێن وەڵا کۆی کوردستان وێرانە بەڵام ئەگە تو تابلۆ بەرفراوانەکە ببینی کە چۆن کوردستان ئەمڕۆ بۆتە داینەمۆی شۆڕشێکی زێنی سیاسی نوێ ڕاپەڕینێکی زێنی گەورە بژانەوەیەکی زێنی گەورە ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەبەرەوە
سرمایه‌داری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانێت باڵادەستی خۆی بەسەر لە میانەی باڵادەستبوونی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانێت باڵادەستبوونی خۆی بەسەر جیهاندا بسەپێنێ. بەڵام هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ستوندە ئاساسیەکەی تێک دەشکێ. ئەمڕۆ سەرمایه‌داری بە هەموو جەمسەرەکانیەوە. تەمان ئێوازان سیستەمی سەرمایه‌داری ئێستا بۆتە فرەجەمسەر، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو ستوندە ئاساسی خۆی ئەو بنیادە ئاساسی خۆی تێک دەشکێ. تێکشکاندنی ئەو سیستەمە تێکشکاندنیەتی لە کۆی دنیادا، پاشەکشەکردنیەتی لە کۆی دنیادا. ئەمڕۆ سیستەمی سەرمایه‌داری لە ناو گێژاوێکی زۆر گەورەدایە، گێژاوێکی قوڵی بنیادیە، ستراکچەرە. ینی لەبەرەوە لێرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا این بێت چییە؟ سیستەمی سەرمایه‌داری لە سەرەتای 92ەوە هەوڵیدا ئەو دەوڵەت نەتەوانە بە قازانجی خۆی کە خۆی پێشتر دروستی کردووە بە قازانجی خۆی وەرچەرخێنێ، خۆی مداخلەیەکی نوێ بکات و لە ساڵی 92 تاوەکو ئێستا چەندین جار لە عێراق، لە ئەفغانستان، لە وڵاتانی دیکە چەندین دەستێوەردانی کردو بۆی کە بتوانێت باڵەدەست بێت. بەڵام ئەمڕۆ دەرکەوت کە نە بەرگریکردن لە دەوڵەت نەتەوەکان دەتوانێت سیستەمی خۆی باڵادەستکە، نە ڕوخاندنی دەوڵەت نەتەوەکان و سیستەمێکی دیکەی ینی درێژکراوەی سیستەمی دەوڵەت نەتەوە دەتوانێت لێرە بەردەوام بێ. ئەوەی کە چونکە ئێستا سیستەمی سەرمایه‌داری بەشێکیان ئەم دەوڵەت نەتەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەپارێزن، تورکیا ئەپارێزن، عێراق ئەپارێزن، ئێران ئەپارێزن، سووریا ئەپارێزن. بەشێک لە جەمسەرەکانی سیستەمی سەرمایه‌جیانی دەیانەوێت ئەم دەوڵەت نەتەوانە بەلاوە بنێن و خۆیان سیستەمێکی دیکەی وابەستە بە خۆیان دروستکەن. ئیتر ئەمە دەوڵەت مەزهەبە، دەوڵەت ئەتنیکە، دەوڵەت ئاینە، یا خۆی ڕاستەوخۆ کۆمەڵێک هێزی بەکرێگیرا و وابەستە بە خۆی لە وڵاتانەدا باڵەدەستکە. هەردوو ڕێگە نەیانتوانیوە باڵەدەستی خۆیان لەو قەیرانە لەو گێژاوەی کە تیاکەوتون ڕزگار بکە. بۆیە گەلان ئێستا ڕویان لە دۆخێکی ترە، ڕویان بە ئاراستەیەک تر کە ئەویش ئەوەیە کە چۆن بتوانن بەیەکەوە لە بەرامبەر سیستەمی دەوڵەت نەتەوەکان، لە بەرامبەر دەستێوەردانەکانی سیستەمی سەرمایه‌جیهانی ڕابوەستن و بتوانن خۆیان سیستەمێکی نوێیان بێت. چەندین ئەزموونیان کرد، بۆ نمونە گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، باکووری ئەفریقیا، ئەوەی کە ناوی لێنرا بوو بەهاری عەرەبی، ئەزموونێکیان کرد، ڕاپەڕینیان کرد، بەڵام لەبەرەوەی ئەلتەرناتیڤیان نەبوو شۆرشەکەیان ڕاپەڕینەکەیان دزرا. ئێستا لەوە تێگەیشتون کە شۆڕش بێ ئەلتەرناتیڤ، ئەگە تۆ ئەلتەرناتیڤت نەبێ، خەونت نەبێ، سیستەمێکت نەبێ بۆ ئەلتەرناتیڤ ئەو شۆرشێکە لە بەرامبەر ئەو سیستەمێکە بەرپایەکەی، ئەو کاتە تۆ ناتوانانی شۆرشەکان سەرکەوتوو بێ. ئێستا گەلی کورد خاوەن ئەلتەرناتیڤە، گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەن ئەلتەرناتیڤێکن، دەتوانن لە ڕێگەی ئەم سیستەمە ئەلتەرناتیڤی کە سیستەمی کۆنفیدرالی دیموکراتیە بەیەکەوە ژیانی ئازادانەی دیموکراتیانە و ئاشتیانەی گەلانە دەتوانەوە بکەن. بەڕای من شۆرشی ژیان ئازادی بەر لەوەی شۆرشێکی ڕۆژهەڵاتی کوردستانی بێ، بەر لەوەی شۆرشێکی ئێرانی بێ، شۆرشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە. شۆرشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لە بەرامبەر سیستەمی سەرمایەی جیهانیشدا دژە تێزێکە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، لەبەرەوەی پارادیگمای ڕێبەر ئاپۆ لە یەک کاتە هەم دژە تێزە، هەم سنتێزە، ینی کۆتێزە، هەمیش تێزێکە بۆ خۆی. لەبەرەوە ینی سیستەمی فکری ڕێبەر ئاپۆ لەبەرەوەی هەم تێزە، هەم دژە تێزە، هەم تێزێکی دیکەیە، ینی ئەو دیالکتیکەی لە ناو خۆیدا بەردەوام پەرە پێداوە. لە گەلێک چەمکی فکری خۆیدا دژە تێزی سیستەمی مۆدرنیتەی سەرمایه‌داریە، بەڵام لە دیوێکی تردا سنتێزێکە. ئەو تێزانەی کە پێشتر هەن سنتێزێکی لەو تێزانە دروست کردووە لە کللتور و لە ژیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژیاری خۆر ئاوادا سنتێزێکی بنیاد ناوە، لە هەمە کاتیشدا بۆ خۆش تێزێکی نوێ. لەبەرەوە ینی هەرچی هێرشێک لە بەرامبەر ئەو سیستەمە فکری ئاکرێ ناتوانن تێکی بشکێنن، بۆ چکە لە ناو خۆیدا خاوەن دینامیزمێکی دیالکتیکی قوڵە
تێز و دژە تێز و سنتێزی لە ناو خۆیدا کۆ کردوەوە بەمەش گەلان ئەتوانن لە ڕێگەی دژە تێزەکانی ئەم سیستەمە ئەم پارادگمایە سنتێزەکانی تێزەکانی دەتوانن بێنە لای یەکتر و ئۆینێکی گەورە بکەن. ئەمە نهێنی ئەوەیە کە گەلی کوردی کردوتە چەقی تێکۆشانی ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیادا.